لە مانگانەی دواییدا ناڕەزامەندی دەربڕینەکان شەقامەکانی تونێس، قاهیرە، مەنما، سەنعا و دەمەشقان پڕ کردووە، بەڵام نەک شەقامەکانی تاران. تەنیا 2 ساڵ لەمەوبەر هەڵبژاردننی سەر کۆماری ئێران دەیان هەزار کەسی ناردە شەقامەکان بۆ ئەوەی داوای گۆڕان و بەرپرسایەتی بکەن. بۆ ماوەیەکی کورد مانگی 2 زاینی هێندە خۆپێشاندانی بەلایەنگری لە دیموکراسی لە گۆڕەدا بوون، بەڵام ئەمڕۆ ئەوان بەرچاو ناکەون. کۆنفرانسێکی ئەم دوایانەی زانایان لە واشنگتن هۆیەکانی ئەم مەسلەی تاوتوە کرد. باڵێزی پێشێران بۆ ئێران ڕۆبرت و تاسکانۆ کە ئێستا لەگەڵ ناوەندی وودرۆ ویلسۆن کار دەکات چی کردەوە بۆچی ئێران تا ئێستا بۆ پۆزیسیۆنی بەگرف کردووە سەرکەوێت. هەواڵە ناخۆشەکە لەوەدایە هیچ بزوتنەوەیکی دیموکراسیانە هەرگی سەرکەوتو نەبووە بەرامبەر هێزێکی لەشکری یەکگرتوو. لەشکری ئێران سوپای پاسدارانی شۆڕش و هێزەکانی ئاسایش لە نێواندا سوپای بەسیج هەروە بەتوندی لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتدان. مامۆستای زانکۆی جۆرج مەیسن شاول بەخاش ئاماژەی پێدا کە 2 کەسایەتی بەرچاوی پۆزیسیۆنێران میر حوسێنی موسەوی و مێهدی کەڕۆبی لەژێر ماڵدەست بەسەرن. پێشیان دەگرن ڕاستەوخۆ بێنە ئاراوە و پاڵ پشتێک بۆ هێزەکانی پۆزیسیۆن بن. بەخاشکتی داستانی سەبارەت بە ماوەی بەندکردن و ڕەفتاری توندی بەندیخانە وا دەکات ئەو خەڵکەی بەرهەڵستی حکوومەت دەبن بترسن. پێم وایە ژمارەیەکی گونجاوی راپۆرتی متمانە پێکراو هەن بۆ بەدڕەفتاریکردنی بەمەبەست بەرامبەر ژنان و پیاوان لە زیندانەکاندا لەوانە دەستدرێژیکردن بۆ سەر ناموس تا ڕوون و ئاشکرابێ ئەگە بەردەوام جودابیریان ئۆپۆزیسیۆن بیت وا دەکرێ بەرامبەرە. لە ماوەی 2 ساڵی لەوە تا هەڵبژاردننی سەرۆکۆماری ئێران شەپۆلیشی گرتن، دادگاییکردن و خستنە بەندیخانەکان لە گۆڕەدا بووە. بەڵام باڵوێست تاسکانۆ دەڵێت ڕەفتاری حکوومەت لە حاڵێکدا مەبەستی خۆڵخاندنی ترس بووە، هەڵبەت ئاماژە بە لاوازی حکوومەتیش دەکات. هەواڵی دڵخۆشکەر ئەوەیە کە سەرکوتکردن بە تەنیا متمانەدان نییە بۆ بەردەوامی هەر ڕژێمێک بێ. ئەگەر ڕژێمەکە پشتیوانی نەما ئەوە پشت بە سەرکوتکردن دەبەستێت و ئەو جا ئایندەی ئەو ڕژێمەش زۆر تاریک دەبێت. بەڵام توێژێنەرێکی دیکە ئێران عەلیڕەزا نادری لە ناوەندی ڕان دەڵێت چەندین هۆکار هەنە بۆچی سەرکەوتن لەلایەن حکوومەتەوە بۆ هەمیشە پارێزگاری لێ ناکرێت. یەکەم بەرفراوانبوونی ناڕەزایی گشتی بەرامبەر سیستمەکە، دووەم جیاوازی لە ناو سیستمی سیاسی ئێراندا، ڕۆژانەش زیاتر و زیاتر لەو بارانەوە دەبینین. سێهەمیش نەبوونی ڕەواییە. پێم وایە نەمانی ڕەوایی کۆماری ئیسلامی هەر لە ناو ڕای گشتیدا نییە، بەڵکو لە ناو دەستەی تایبەتی سیستمەکەشدا هەیە. بۆ حاڵش باڵێست تاسکانۆ دڵێ دەگەرچی سەرکوتکردنەکان لە حکوومەتدا بەرفرەوانتر دەبن لە ڕێگای بیرۆکەی ویلایەتی فەقیهی گۆڕان پێش پێدەگیرێ، واتە سەرنجام دەسەڵاتەکە لە چنجی ڕێبەری باڵای ئاینی ئێراندایە. ویلایەتی فەقیه لەگەڵ هیچ شێوەیەکی دیموکراسیدا بەراورد ناکرێت. تەنها هیوایەک نەمانی ڕابەری کۆماری ئیسلامیە سەیری دەستوری ئێران بکە، شیانی ئەوەی تیادا ئەنجومەنێک جێی ڕابەر بگرێتەوە. ئەمڕۆ حکوومەت ئیران سێمایەکی کۆنتڕۆڵکردنی تەواوی خستۆتە بەردەم خۆی، شەقامەکانی ئارامی تاران و شارەکانی دیکە بۆ پشتیوانانی ڕێژیم بەڵگەیەک سەبارەت بەمەیە. بەڵام توێژێنەر نادر دەڵێت هەڵگرانەوەیەک لەژێر ئەو ئاستە ئێستا ڕوودەدات هەیە. پێم وایە ڕاستیەکە تەواو جودایە. پێم وایە ئەوەی ئەمڕۆ لە ئێراندا دەیبینین بەڕاستی ئارامیەکەی پێش ڕەشەبا و گەردەلوولەکەیە. ئەم راپۆرتان لە دەنجی ئەمریکاوە پێشکەشکرا.